هەڵبەتە کە دەبینین لە هەموو لایەنەکانەوە هەم لە ڕۆژئاوا هەم لە ڕۆژهەڵات هەم لە باکوور لە باشوور بەڕاستی دەستدرێژێکی زۆر وەسە کوردستان هەیە و ئێمە ئەومان لا ڕوونە و ئێمە لەوانەیە جاری وا هەیە باسیش دەکەین بەڵام ئێمە ئەوەی کە لای ئێمە سەیرە بەڕاستی بێدەنجی حکوومەتە حکوومەت بۆ بێدەنگە ئەگەر لەلایەک کە داعش هجووم دەکا پێشمەرگە دەبێتە قوربانی پێشمەرگەمان شەهید دەبێت لەلایەک کە سنوورەکان دەبەزێنرێن ئایا بە فڕۆکە بێ بە تۆپباران بێ بەڕاستی لە تورکیا و بە تایبەتی بەڕاستی ئەوانە هەمووی بێدەنجی حکوومەت دوای کە درێژە بەم کارە تیرۆریستیانە بدا بەو کارە تەخریبیە بدا بێدەنگبوونی حکوومەت و لایانی پەیوەندیدا لەو بابەتە بەڕاستی تاوانەکە دەخاتە ئەستۆی حکوومەتەوە حکوومەت ئەگەر داواکاریەک ئەگەر پرۆژەیەک ئەگەر مەشروعێکی بەدڵ نەبێ یەکسەر بڕای بۆ دەردەکا کە ئەو بڕیارەی ئەوها بەپێی ئەم مادەی و پێی ئەم قەرارات ئەوها مانگوت بەڵام بۆ لەسەر ئەم حاڵەتانە بێدەنگە و ئەگەر بێت و ئەو تۆپبارانە بەس هەر خاکەکە بێ ئێمەش دەنجێ ناکەین بەڵام دوێنێ مناڵێکی بێتاوان بۆتە قوربانی لەسەر ئەم حاڵەتە پێرێکە کەس خەڵکێکی مەردار خەڵکێکی ئەهلی دەشت و لادەیەکانمان بۆتنە قوربانی بۆی بەڕاستی بێدەنگبوونی لایانی پەیوەندیدار و حکوومەت بەڕاستی نیشانەی پرسیار دروست دەکات لەسەر ئەوەی کە ئەم پەیوەندیە نهێنیە چ لە مابینی حکوومەتی ئێمە و ئەو لایەنانەی کەوا دژایەتی کوردستان دەکەن ئەگەر داعش بێ هەمومان دژایەتیمان کرد ئەدەگە تورکیا بۆ کەس بەجواب نایە ئەدەی کوشتن هەر کوشتن نییە ئەگەر داعش سەرمان ببڕێ بە چەقوی هەر تاوانە ئەگەر تورکیا بە تۆپی بمان کوژێ هەر تاوانە کەواتە نابی بێدەنگ بین ئێمە وەڵی ئێمە گلەی سەرەتا لە خۆمان دەکەین وەکو پەرلەمان وەک پەرلەمانتا گلەی لە خۆم دەکەم بەڕاستی کە دەسەڵات و یاسایەکان هەموو لە پەرلەمانەوە پێشێل کراون یعنی ئەو پەیڕەوەی ناوخۆی کە هەمانە بۆ خۆمان پێشێلمان کرد دا چ داوا و فشار لەسەر حکوومەت دروست بکەین بۆیە بەرلەمانیش بەڕاستی ئێمە وەک پەرلەمانتاران داواکاریمان تەقدیم کردە بۆ دەستەی سەرۆکاتی پەرلەمان و دواتر ئاراسی ئەنجومەنی وەزیران بکرێ بەڵام بەداخەوە کە وەڵامیان نیە ئەنجومەنی وەزیران سەرۆکاتی پەرلەمانیش بێدەنگە ناڵێ ئێمە داوای پەرلەمانتار و داوای ڕەوای خەڵکمان بە حکوومەت گەیاندووە حکوومەت بێدەنگە ئەوانیش وان دەڵێن کەواتە تاوانەکە لە ئەستۆی پەرلەماندایە